وفق الدستور والقانون. باهۆی پرۆژە بودجەی پترۆدۆلاری کەرکووک کە بڕەکەی 63 ملیار دینارە کێشە دەکەوێتە نێوان کوتلەی عەرەبی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بەو هۆیەشەوە کوتلەکە نوێنەری خۆیان کە ڕەملە عوبێدیە لە لیژنەی پرۆژەکان لا دەبەن و ئەندامێکی دیکە دەخەنە جێگای. بسم الله الرحمن الرحیم. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا دوو ئەندامی ئەو کوتلەیە هۆکاری کێشەکان ئاشکرا دەکەن و دەڵێن باهۆی ڕەخنەگرتن لە پلانەکەی ئیدارەی کەرکووک ئەو ئەندامەی لیژنەی پرۆژەکان لە لیژنەکە دوورخراوەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەندێک تۆڕی کۆمەڵایەتی و ژمارەیەکیش لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەمان بیست کە من و ڕەملە عوبێدی بووین بە گرفت لە بەردەم کۆبوونەوەکانی تایبەت بە پرسی پترۆدۆلار. بۆیە دەمانەوێت ئەمڕۆ تەواوی ڕاستیەکان بۆ خەڵکو و بۆ ئەو کەسانەش ڕوون بکەینەوە کە دەیانەوێت ڕاستی ببیستن. ئیدارەی کەرکووک لە چەند هەفتەی ڕابردوو پلانی سەرفکردنی لە 150 بودجەی پترۆدۆلاری شارەکەی ناردۆتە ئەنجومەن تا دەنگی لەسەر بدرێت. دواتر بەهۆی ئەو ڕەخنانەی کە ڕەملە عوبێدی لەسەر پرۆژەکە هەیەتی لامان جێگەی سەر سوورمانە بە تایبەتی کوتلەی عەرەبی بڕیاری دوورخستنەوەی ڕەملە عوبێدی کە لە لیژنەی پرۆژەکانە بدات بە هۆی ئەو ڕەخنانەی کە لەسەر پلانەکە هەیەتی چونکە ئەو ڕاستی وتووە و ڕەخنەی لە پرۆژەکە گرتووە. پێمان وایە پرۆژەکە کەم و کورتی زۆری هەیە و پێویستە ئەنجومەن تاوتوی تەواوەتی بکات. هاوکات ئەحمەد ئەسکەری ئەندامی لیژنەی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا تایبەت بە هەمان مەبەست ئاشکرای کرد ناشەفافی و ناڕوونی لە پلانەکەدا هەیە بۆیە ڕێگە نادەین بۆ جۆرە بەسەرماندا تێپەڕێت. ئێمە گەر باسم کردی چی بودجە نییە ئەمە بەشێکە مناقلەی بەشێکی بودجەیە 150 پترۆدۆلارەکەیە لەوەی کە لە هەرێما بووە لەوەشی کە ئەم ساڵ بۆ کەرکووتەرخان کراوە 150 ئەمەیە بکرێت بودجێ بەکاربەر بەڵام خۆتە ڕئیسێکە هێشتا نهاتووە هێشتا کە نەچوتە ناو مەجلیسەوە ینی تازە بەدەستمان گەیوە سەیرمان کردووە ئێمە ئەوەی کە سەیری بودجەکەمان کردووە هینێکی زۆری تایە سەرپێچێکی یاسایی زۆری تایە جا ئێمە لەوانە هەموویمان ڕست کردووە و بە هیچ شێوەیە قبوڵ ناکەین یەکسانی نەیە لە بەشکردنە. چەند هەفتەیەکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەیەوێت کۆ ببێتەوە تا بتوانێت قسە لەسەر بودجەی پترۆدۆلاری شارەکە بکات کە لە 150 بودجەکە بۆ بەکاربەر تەرخان کراوە بەڵام بەهۆی نەبوونی ڕێژەی یاسایی ئەنجومەن ناتوانن کۆ ببنەوە. هاوکات ناڕوونی و ناشەفافی وەکو هەندێک لە ئەندامانی ئەنجومەن دەڵێن وای کردووە تا ئێستا نەتوانن پرۆژەکە تێپەڕێنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.